سڵاتان لێبێ هاوڕێن لە ڤیدیۆیەکی تری کەناڵەکەم هاتمەوە لاتان هیوادارم من ڤیدیۆتان بەوێ Sarko Vlogs. هاتینەوە بە بازار ئێستاش بکڕین هەنە جلوبەرگ و مشتانە پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین لایک و سەبسکرایبی کەناڵەکە بکەن لەگەڵ نامن با بڕۆین هاتین بۆم شوێنە کلێت شەلەرێ ناوی کلێت شەلەرەیە ئەمە جلوبەرگەکانیانە جلوبەرگی پیاوانە تراکسوودە و ئەمە بەشی پانتۆڵەکانیانە نرخ شتەکانی لێ ننووسراوە پێم وایە بە لەسەر پانتۆڵەکان نرخی لەسەرە با لەسەرێتی 499 کرۆن 500 کرۆن ئەمانش پانتۆڵی سێ چارەک لێرەشەوە پانتۆڵی تری لێیە ئەمانە نرخیان چۆنە؟ ئەمانش 400 کرۆن هەمویان هەر 399 کرۆن 400 کرۆن لێرەش بەشی کراس ئەمانەش هەموو پانتۆڵی تر ئەمانەش 500 کرۆن جاکس جینس جاکەتە 500 کرۆن 450 کرۆن بەشی جاک جۆنس تیشێرت 129 کرۆن دوان بە 500 کرۆن دانەی 250 کرۆن شقم سەڵی سەرم 450 کرۆن دوان بە 1000 کرۆن دانەی بە 500 کرۆن ئەمانە ئێستاش لە بەشێکی ترین بەشە شەمی 150 کرۆن چاکەت و ئەم سەڵی پیاوانی لێ ئەمانەش هەمویان 500 کرۆنین ئەمانە هەمیان لە 150 داشکانیان بۆ کراوە ئێرەش گۆرەوی و دلیژەرۆی پیاوان و هەموو جۆرە ئەشیایەکی تری لێیە گۆرەوی 69 کرۆن کڵاو کڵاوەکانیان بە چەنە 129 کرۆن تاوەکو 190 کرۆن نا ئەمەش گۆرەی مناڵان ئەمە زیاتر لێرە بابەتی مناڵان لێرەیە گۆرەی مناڵان لە 39 کرۆن و هەیە ئەمانە 34 کرۆن بەشی جاک جۆنس لێرەش هەیە بەشی پێڵاوەکانی کلێت شەلەرێ شەست و 50 کرۆن پێڵا و جزمە و ئەم شتانەیە پووت و ئەمەش جانتای سەفەر ئەمە جانتای سەفەریان لێ ئەم بچووکە بای 300 کرۆن ئەمەیان 350 کرۆن ئەم گەورەیە شتێکی جوانە
شەستە کرۆن حەزم لە شتێکی وا هەیە بەس خۆم هەمە جارێ پێویست ناکە ئەمەش بەشی پێڵاوی ئافرەتانە ئەنواع بابەتیان لایە وەرن زەرەر ناکەن شتەکانیشیان هەرزان نییە بەس ئەو گرانەش نییە زۆر لە چاو شوێنەکانی ترا باشە شوێنی گرانتان نەبینیوە بابەتی پێڵاوی پیاوانە پیاوانەکان ساریانە سەنە 600 کرۆن ساری وڵاتەکانی تریشان نەسیوە بە پارەی دانیمارکی 700 کرۆن لە دانیمارک 700 کرۆنە لە سوید 1000 کرۆن ینی وایان لێ کردووە سارەکانی خۆیان بەراورد کردو بە ساری وڵاتەکانی تر و لە سویدیشە لەساس هەرزانترن ئەگەر وابێت لێرە بە هەمان شێوە ناڵی ناو ماڵ بوت و پێڵا و شتەکانی تریانە لەم بەشیشەوە لەم بەشی ئەم بەرەوە دەڵای مناڵانە سنیکەرز 350 کرۆن بابەتی ئافرەتان هەموو شوشەوات و قاپ و قاچاوە ئەم جۆرە شتانەیە قاپ و شوشە و بابەتی کارەبایی ناوماڵ و تر ئەوەی خۆ حەسکا لێرە هەیە لە دەرەوە گەورە دیار نییە کە هیتە ناوە هەموو شتێکیان لایە بابەتی عەسار و بابەتی قاوە دروستکردن و بابێتەوە لێرەوەیت تاوەیە سینیە شوشەیە پەرداخە قاپە داروبەریان لایە مانەش خواردنیان تێڵەگیری هەموو حەجمێکیان لایە مەش تەرمۆزەی چاو قاوە 250 کرۆن ئەوەکەی لێرەوە چایەکەیەتە دەرەوە مانەش ستیلن مانەش شتێک لەو بابەتە مانەش 250 کرۆن ئەمانەش بە زەمانە بچووکترن هەرزانترن پێم وابێ بەس ئەمانەی ترە ڕەنگەکانە فەرقیە هەماشت جەماعەت سێریە و تاوەیە تاوە ئەوە کیلۆ 2 کیلۆ بێ بۆ نییە ئەوە ئاسانی هەڵم گرتووە ئەو مەنجەڵە مەنجەڵی 3 کیلۆیی بە 2 دەسەڵی گیری بە 1 دەسەر پێ هەڵ ناگیرێ هی سەر ئاگر و شتانەیە هەر زۆر زۆر قورسە ئەمە کیلۆنی و 2 کیلۆ بێ ئاستناڕێک لە پۆڵا دروستیان کردەوە بە چەندیشە 160 کرۆن ئەم مەنجەڵە بایچیان 140 کرۆن ئەم تەختەیەش ئەمە خواردن و سەڵات و ئەم شتانی دەسەدانی بۆ میوان و بۆ ئەم جۆرە شتانە و بۆ مەتبەخ و ساری 250 کرۆن ئەمەش بۆ مەتبەخ خواردن شتی لەسەرە بڕی چەندە؟ 190 کرۆن لەم بەشەش ڕۆشتین بزانین نەری کوێیە
بەشی پەردە بەشی پشتی و بەرگی سەرین و ئەم جۆرە شتانێن ئەمەش سووف ئەمە بۆ کاری دەستی و بۆ ئیشی دەستی ئەمە شوێنی ڕووناکی گڵۆپ و لایت و ئەم جۆرە شتانەیە کامێراکەم هەڵەپەڕێنە هێرە بەشی فەرش و کومبار و ڕاخەری مەتباخ مەدخەل و بۆ مەتبەخیشە بێ دەی بەشی فەرش و کومبارەکانە Welcome to our home هەمووی سارەکانیان جاکراوەتەوە و سایزەکانی نووسراوە ئەمەش خاولی و ئاخەر و پشتی و جۆرە شتانێ نازانێ سەیری کوێکەی ئەمەش ئەم بەشەش بەشی گوڵی پلاستیکی و گوڵی سروشتی و ئێرە خۆشە مەشتەلە هەمووی گوڵی سروشتیە ئەنواع جۆر گوڵ و شتانەی لێ وای 29 کرۆن ئەم گوڵانە بای 69 کرۆن و 90 سنت ئەم گوڵە هەروەها بێتەوە بای 60 کرۆن گوڵی زۆر جوانی لێیە باز بۆ کەشوهەوای ئێرە زۆر گونجاو نییە بۆ دەرەوە ئابێ لە شوێنی پلاسیکیا دەنیت چونکە جەوی ئێرە ساردە باسیلیکە ئەمە لە مەتعەم و ڕێستۆرانتەکانە بەکارهێنرێ باسیلیکە کریدەیە ئەتر بۆ تۆمات سۆس و بۆ ئەم شتانە زیاتر بۆ پیزا دروستکردنەوەوانە تۆمات سۆسی پیزا باسیلیکە ئیتالیەنسکە کریدور کریدەی ئیتاڵی دوان بە 100 کرۆن ئەمە زیاتر لەوانەیە وەکو کەرەوز و ئەم جۆرە شتانە بەکاربێنرێ شێوەکەی لەوە ئەم دارە جوانە پریمولا بە 30 کرۆنە ئەمە پریمولایە پێلارگۆن ڕێت ڕەندۆرە پێلارگۆن بە 90 کرۆن
مۆرباکە ئەمان مۆرباکای پێڵێن لە تاوسەر هەمووی گوڵ و ئینجانە و ئەمانەش هەیە ئەمانە بۆ ئەوەی گوڵەکانی تێکەیت ئەم بەریشەوە بەشی تۆ ئەمە تۆوی هەموو گوڵەکانیان لایە هەمویان بەش جیا کردوێتەوە ئەمە هەمووی تۆ پەتاتەی لێکیس کرەوە لازم کیسێ بەچانە هیچی لێمە میسرەوە مەتە سێت پەتاتیس 70 کرۆن کیسێ بە 70 کرۆن ئەمانی ئەولەوە دوانی بە 100 کرۆن ئەم جۆرەیان دوانی بە 100 کرۆنە ئەمەش هەر پەتاتەیە بەس جۆرێکی ترە ئەمانی ئێرەش پەینە ئەمە بە 35 کرۆن ئەمانە هەموو پێینە ئەنوا جۆر پێینی لێیە بۆیە ئەرز و زەویەکە پێ بەقۆتکەیت کە ئەم ڕۆکوشتانی لێچێنی ئەمان 40 کرۆن 45 کرۆن 25 کرۆن بەپێی جۆری باشی و خراپی و هەروەها سایزەکەی ئەوەی کە زۆرتری تایە گرانترە دیارە هەیە لە شوقایە ئەمانە کڕێ لە باڵکۆنەکە دایانەنێ پشتی تیەکە ئەی ڕۆنێت کرێکی باش ئەمەش خاکە نازی بچووک ئەمەش لێرە بۆ گوڵی گەورە ئەمانەش بەیتی بچووکی پێدروستەکەی بۆ لەبەرەوەی سەرماوشە لێ نییە ئەوەی لێدەی و دوای لایلۆنی بەسەرادەی تر هەبێ بەبیت سەری مار و مێرویان لایە ئەخوای بە دوایە گەڕی لێرە هەیە بۆیە لە دەرەوە جێگەی سیارە نەمابوو بەرناکەم ئەو سەری دیار نییە نەمزانی هەر بەشی جل و بەرگوشتەکەیە جلی مەلەکردن جلی ناو ئاو هێ مناڵەوەی گەورە و مەش مەقەسی داربڕین و ئەتر ئەنواع شتێکتری لێ ئەمانی هی ماسی گرتن و ئەمە قولاب قولابی لێ ئەوە قولابانە بای چەندن قولاب 280 کرۆن ئەمیان یەک سالن ئەمەیان بە 300 کرۆنە ئازەم گرانترینەکەیان ئەمەیە قولاپەکان 329 330 کرۆن ئەم مەنجەڵانە ڕاگری تیاکیتەوە ئەمە ئەوەی نەورۆزی خۆمان ئەوە بمان نەکراوەتەوە بزانم ئەم ئەمانەیە ئەیکەنە سەر شیشێکی بەرز و 1000 کرۆنیشە هەرزان نییە وەرەقەیەک بای ئەمەش چادر ئەمە بۆ سەفرە بە سەفرەی لای خۆمان ئەمە چییە دروستیان کردووە بەرا لەو قورسی هەیەی ئەمە
ئەمە بە هەموویەوە بە هەموو شتەکانەوە 4 کیلۆ 5 کیلۆ بێ بای چۆنیشە 400 کرۆن وەڵێ بۆ جەهەنەم دروست کراوە ئەمەش سێپایە لێرە و ئەمەش هی گریلکردنەوە گۆشت برژاندنەوە و دۆرستانەوە ئەمە هی پیززەیە و چەنە پیزا بۆرد 1809 کرۆن 1900 کرۆن ئەوەی ترەش 1750 کرۆن ئەمە هی ئەم دوانەیە وەڵا دەفە ئەمەش بای 330 کرۆن تا 500 کرۆن بەگپەی گەورەی ئەوە کێتە ئەرزەکەەوە ڕەسمەکە پیشانیەوە کێتە ئەرزەکەەوە تە ماسی تەیەکەی شتی تەیەکی مەش چۆندەی لای خۆمان ئەنوا چۆندە چۆندەکان لە 280 کرۆنەوە هەیە ئەتر تا 650 کرۆن ناسینە لای خۆمان شتی پیسی پێ هەڵەگریت و پیسای ئەرزی پێ هەڵەگریتەوە عەرەبانی دەستی عەرەبانی دەستی بەچەنە بەتا 1300 کرۆن ئەوە نێرگزمان دۆزیەوە ئەمە هەمووی نێرگزە نێرگز چی ئەمە چی پێڵێن بە نێرگز تیتە ئاتیتە ئاڵا خۆ ناوەکەشی خۆشە تیتە ئاتیتە فرۆن سڤەریە لە سوید سێدانە بە 6 کرۆن ئەمزانین بۆن نازانم بۆنیان نییە هەڵی نێرگزی سینی عادین بۆنیان بۆ شێوەیە نییە وەکو لای خۆمان بەس ئەمانە گرانترن لەوانەیە ئەمانە باشتر بن ئەمەشە نێرگزە بەس هاتی نام بەشە خۆشەکە لێ دەست پێکات چۆکۆلات و شیرینی و جبس و ئەیا بە ڕۆژوشم دەی کورە گوێمێرە ئەوەنەی نەماوە با چەندێکمان ماوە هیچ نییە وەڵا هەر 7 ساعتێکمان ماوە وڵا کەمە بۆ بگرە ورێت بەرز بێ باشە ئەمەش بەشی تایت و ئەم جۆرە شتانەیە پاکەرەوەی ناو ماڵ شامپۆی خۆشوەرنی لێ و شامپۆی جسمە و تایت و وەرە بۆێرە و هیچ نایە یەک جار بازار بکە بۆ مانگە حیسی بۆ یەک شوێنتر مەچۆ کلێنسی تەڕی مناڵ دەکرۆ نەستە لەو قاوە لێرە زیاتر لە سوید ئەم دوو شەریکێ بنەوە بانگە مارابۆ لەگەڵ کیکس لای خۆشمان هەیە لە کوردستان بەڕادەکانیانە ئەنوا ساردی و ئاو شەربەت و ئەمەش درێژینەکانیانە ڕێد بۆڵ و با بڕۆین بۆ کاسەکە لێرەوە پارایین و ئەڕێنە دەرەوە ئەمەش کلێت شەلەرێ ئەمەش بابەتی شیرینیەکانیان لەوەرەوە ئەنجا برسیم بوو ئایکەکە شیرینی زۆر خۆشە دەمم ئاوی کرد بۆی دە ئیشەڵڵا ئەیوارە با ڕۆژەکە بشکێن تۆڵێ بۆکەمەوە ئەم ڕیزە تەوا بوو لایەن کچە جوانەوە لێرە ژەمە ئەو ژنە دوای خستین ئەومان مابوو لێرە کتێبیشی لێیە جەماعەت چیترتانەوە ئەوە گەشتینە کاسە ئەمەش بنێشتی ئێکسترا
11 کلۆن تر بەم شێوەژ هاتینە کۆتایی هاتنی ویدیۆی ئەمڕۆ چوونە دەرەوە تر ئەم شتانەما کڕی تاییت و هەنێ تۆی ئەو گوڵ و شتانە و ئەمەش ئەمەش جەوی دەرەوە بێتان ئەو ڕەشەبایە هەیە ڕەشە باش نییە بایەکی سووکیت هەتاوێکی خۆشی هەیە دەرەوە جێوێکی خۆشی هەیە بەس دوێنە ڕۆژەکانی تروانە بوو ئەم شێوەژ هاتینە کۆتایی هاتنە ویدیۆی ئەمڕۆ تا ویدیۆیەکی تر ساو سەلامەت بن لایک و سەبسکرایبی کەناڵەکەتان بیر نەچێ سیارەکەمان لەو دوورە دەسەر ڕاگرتووە من سێرکەن هەمووی سیارەیە ئێرەش تازە چۆڵ بووە ناکە ئێمە هاتین زۆر زۆری سیارە لێ بوو ئێرەش ئەمە شوێنەکەیەتی ئەم بینایە هەمووی کاچتە ناوە زۆر زۆر گەورەتە دیارە خوارەوەکەن ئەم هەموو سیارەیە ئەوە ئەولاتریش دیار نییە هەر پارکەرینی سیارەیە ئێرەش بەهمەش تا لەداهاتوو بە نازی دیدار